سەرەتا بە خێراتنتانەکەم دیارە ئێمە وەکو ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی بە هەمیشەی پشگیری ئەو مەسەلەی پێشانگایانە دەکەین کە لە سلێمانیان جێبەجێ دەکرێت لەبەرەوەیکەوە پێشانگای سلێمانی نێودەوڵەتی تاکە شوێنەکەوە مۆتەوانی وەکو مینبەرێک وەکو شوێنی ملتەقایەک بۆ بێگەیشتنی بازرگان و پیشەساز و بەرهێنانیانی ناوخۆی و دەرەکی و لە زۆر کاتیشا کەوا سەفیر و کۆنسوڵەکان بەژاریان تیا کردووە بۆتە شوێنی تەعاروفی سلێمانی و سلێمانیەکان و شاری سلێمانی لە هەموو ڕووەکانەوانێ و وەکو ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی ئێمە بە هەمیشەیی مەسلەی پێشانگاکان بە دەرفەتێکی باشە زانینوە بۆیەش پشگیریمان کردووە لە مەسلەی کردنەوەی ئەو پێشانگایی کە هەژدە پارێزگاکەی عێراق مشارەکەی تیاکان یەکێکیان سەرەتا وەکو تەعاروف و یەکترناسینی لە نێوان پیشەسازان و ئەو کەسایەتیانی کەوا لە بواری پیشەکانە کار دەکەن و لە هەمان کاتیشا بۆ ئەوەی کەوا خەڵکی ئێمە بتوانێت ناسینی هەبێ بەرامبەر بۆ کاڵانی کە لە باشوور و ناوەڕاستی عێراقا وەبەرهێنرێت و ئەنتاجەکرێت. بەڕاستی من بە فرسەت و دەرفەتێکی باشی ئەزانم بۆ بەشداریکردن ئەگەر بێت و لە کاتێکیشان نتوانن کاری فرۆشتن بکەن کاری دۆستایەتی و ڕەفاقەت ئەتوان جێبەجێکەن بۆ داهاتویان ئەبێتە سەرەتای دەستپێکردنی کاری هاوبەش لە نێوان عێراقیەکانە بەگشتی و کوردستانیەکان بە تایبەتی.